زيارتنا للسيد محافظ كركوك ئەمڕۆ سەردانی پارێزگاری کەرکووکمان کرد وەکو سەرۆکی لیژنەی ئەمنی، دواتر سەردانی فەرماندەی ژووری هێزە هاوبەشەکانی عێراقمان لە کەرکووک کرد. مەبەست لەم سەردانانە گەیاندنی پەیامی نوێنەرانی تورکمان و عەرەب بوو بە لایەنە پەیوەندیدارەکان سەبارەت بەکردنەوەی بنکەی هاوبەشی نێوان سوپای عێراق و پاسەوانی هەرێم لە پارێزگای کەرکووک. ئێمە هەوڵ و ماندووبوونی هیچ هێز و لایەنێک بە کەم نازانین، دژ بە تیرۆر جاهێزی ئیتیحادی بێت یان پاسەوانی هەرێم یان حەشتی شەعبی و هەموو هێزانەی لە چوارچێوەی هێزی ئیتیحادی بوون. لای ئێمە کەرکووک و خاکەکەی لە هەموو شت گرنگترە، بۆیە ئێستا کەرکووک یەکێکە لەو پارێزگایانەی ئەمن و ئاسایش تیایدا بەرقەرارە و تەبایی و پێکەوە ژیان لە نێوان نەتەوەکان زۆر بەهێزە، بۆیە لاریمان نییە لە کردنەوەی بنکەی هاوبەشی ئەمانجی، بەڵام بەمەرجەیەک لە دەرەوەی سنووری ئیدارەی پارێزگای کەرکووک بێت. غەیری ئەوە ئێمە دژی کردنەوەی هەر بنکەیەک لە نێوان هێزەکانی پاسەوانی هەرێم و هێزەکانی ئیتیحادی دەوەستینەوە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرزترین دەسەڵاتی یاسادانانە لە عێراق و نابێت پێچەوانەی بڕیاری بین، بە تایبەتی لە بڕیارێکی لەو جۆرە، چونکە ئێمە هەمومان لە پەرلەمان دەنگمان لەسەر ئەو بڕیارە داوە، نابێت جگە لە هێزی ئیتیحادی هێزی دیکە لەو ناوچانە هەبن. بۆیە هیچ کەس و لایەنێک بۆی نییە و ناتوانێت دژی ئەو بڕیارە بێت کە لە پەرلەمانی عێراق و لیژنەی ئەمن و ئاسایش دەرچووە. پێچەوانەی ئەو بڕیارە واتە ئەم بڕیارە شمولی کەرکووک ناکات، بۆیە دووبارەی دەکەینەوە، قبوڵ ناکەین بڕیاری لەو جۆرە جێبەجێ بکرێت.